لەو برا مسلمانە لەو خوشکە مسلمانە کە من غیبەتم کردو خۆش بە ئیستیغفاری بۆ بکەی اینجا داوای گردن ئازایشی بکەی ئەمە کەفارە دەکات کە تۆ داوای لە خۆشبوونی بۆ بکەی لەخوا خۆیان لە براکەم خۆش بە کە من غیبەتم کردووە بیچی بۆ لای گردنی خۆتی پێ ئازاکەی ئەگەر فیتنەی لێ نەبێتەوە چونکە زۆر جارێک ئەگەر حەقێک ئەگەر باسکردنێک ئەگەر غیبەتێک تۆ باسێکی بۆ ئەو فیتنەیەکی لێ بێتەوە بێتە باعیزی فیتنە عولەما من بەس داوای ئیستیغفاری بۆ بکەمە کەفارەتی گوناهەکەتە و ئیتر ئەوە لە قیامەتە بەڕاستی خوا خۆی بە عەدل و بە قەزای خۆی و بە فەزلی خۆی حکمەکا لە نێوانتانە ئەگەر فیتنەی لێ نەبێتەوە بڕۆگردنی خۆتی پێ ئازاکە و چۆن تەوبەکردن واجبە لەسەر ئەبێ بڕۆی لا ئێوشە تەوبە بکەیت و بڵێ گردن مازەکە بەڵام ئەگەر ئەزانی ئەبێتە باعیسی فیتنە و شەڕ و ئاشوب ئەوە لێی گەڕێ بەس ئیستیغفاری بە بکە خۆشەویستان. شێخ حەسەنی بەستی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت وتیان فڵانە کەس باسی تۆی کردووە غیبەتی تۆی کردووە ئەمیش هەستا ڕۆی یەک سەبەتە خورمای تڕی جوانی کڕی و بە دیاری بۆ کابرای نارد و کاغەزێکی نووسی بۆی نامەیەکی جوان و تێر و تەسەلی نووسی فەرمی سوپاسی بەڕێستانەکەم بۆ هەموو ئەو چاکانەی خۆتان کە بە خەڵات داتان بە ئێمە من داوای لێبوردنەکەم ئەم خەڵاتی منە لە مقابلی خەڵاتەکەی توە بەڕاستی وەک ئەو نییە بۆیە لە قسووریم ببوورە کە نەمتوانێەوە خۆی پاداشتان بەمەوە. کابراش دیارەکەی بۆ کابرا برد کە غیبەتی شێخ حەسەنی بەسری کردبوو. شێخ حەسەنی بەسریش کە ئەمەی بۆ ناردوو کابرا کە بینی بە خۆیان چووە و خەجاڵەت بوو تی باشە من غیبەتم کردووە من باسم کردووە ئەو خورمای بەهەدێ بۆ من ناردووە و نامەیەکشی بۆ من نووسیوە بەڕاستی چاکەکانی منی بردووە بۆیە بەڕاستی چاکەی قیامەتی من لە چاکەی دنیا بۆ ئەو زۆر گەورەترە ئەو خورمای بۆ من ناردووە بەڵام لە ڕۆژی قیامەتە چاکەکانی من ئەدرێ بە ئەو بۆیە پێغەمبەری خوا فەرمێت زانن مفلیسکیە لە قیامەتە تیان مفلیسکیە پێغەمبەری خوا فەرمی مفلیت ئەو کەسەیەکەوە لە ڕۆژی قیامەتە باسی خەڵکی کردووە بوهتانی بۆ خەڵک کردووە غیبەتی خەڵکی کردووە جوێنی بە خەڵکی داوە بەڕاستی ئەگەر چاکەی بێت چاکانی لێسن ئەیدەن بەو کەسانی کە ئەم باسی کردوون غیبەتی کردوون جوێنی پێداون چاکەیشی نەبێ خوا پەنامان بە خراپەی ئەو خەڵکی کە ئەو باسی کردوون و جوێنی پێداون و غیبەتی کردوون ئەدرێ بە کۆڵ و بە شانی ئەوە لە بریەتی ئەوەی کەوا لە دنیا بە زبان ئازاری داون ئەمە مفلیسی قیامەتە. جا خۆشەویستان ئاگامان لە خۆمان بێ ئاگامان لە زارمان بێ ئاگامان لە زبانمان بێ باسی خەڵکی پێ نەکەین غیبەتی خەڵکی پێ نەکەین چونکە سەلەفی ئەم ئومەتە پێشینە باشەکانی ئەم ئومەتە حتا بەدڵیش غیبەتیان کرد بێت داوای لێخۆشبوونیان نەخوا کردو ئەگەر شتێک بەدڵیان هاتوێ بەرامبەر براکەیان خوشەکەیان مەسەلە بەدڵیان هاتوێ خەتەرێکی خراپ ئەو خەتەرە خراپە هەتا دوو پیاو لە بەردەمی مزگەوتێکا دانون کابراەک بەدلایانە ئەڕوا مخەنەس ئەبێ کابرا بە شێوازێک ئەمان بەدەمی باسی ناکەن هێنە ناو نوێژ باسیکەن لەو کات و ساتە کە بەس بەدڵیانەتێ ئەم کابرا لەیەوە ڕۆی مخەنەس بوو کابراایکی ئاوا بوو بەدڵ هاتن بۆ یەکێک لە عولەما عەتایان باس کرد کە زانا و عالمێکی تابعینی گەورە بوو فەرمی بڕۆن هەردووکتان دەست نوێژەکەتان بگرنەوە نوێژەکەشتان قەزاکەنەوە ئەگەر بەڕۆژین ڕۆژەکەشتان قەزاکەنەوە. صالحی ئەم ئومەتە و پێشینەکان ئاوا بوون بەدڵیش غیبەتیان نەکردو خۆشەویستان بەدڵیشە ئەگەر خەتەرە هاتبێ ئاوا بەڕاستی دەست نوێژیان تازە کردێتەوە و هەروەها نوێژیان دووبارە کردێتەوە ڕۆژوشیان قەزاکرەوە لە ترسی ئەڵڵا لە ترسی خوا کە محاسەبەیان نەکا یعنی بەدڵیش هەوڵیان داوە دڵیان لە غیبەتکردن بگرن لە باسکردنی خەڵکی بگرن ئەمە صالحین و خواناسان و پیاوباشانە بۆیە بەڕاستی لەزەتی ئیمانیان چەشت بۆیە گەشتن بە سەعادەت و بەختەوەری خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ و لە هەموو لایەکمان خۆش بێ خوا عاقبەتمان بەخێر بێڕی لە گوناه و تاوانەکانمان خۆش بی لە گوناهی تاوانی خۆمان و باوک و دایکمان خۆش بی یا ڕەبی خوایە گیان لە خۆمان و باوک و دایکمان ڕازی بی یا ڕەبی خوایە بە ئیمان و بمان ژێنە بمان برێنە زیندومان کەرەوە ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵ و دۆست و عباب و خاک وڵات و نیشتیمانمان بکە یا ڕەبی خوایە لە دەد و بەڵا و نەخۆشی و ناخۆشی لامان دەی یا ڕەبی خوایە ئەم وەبا و نەخۆشی ڕووی لە وڵاتی ئێمە و تەواوی جیهان کردووە خوایە لە سەرمانی هەڵگری خوایە لە جێگەیە شیفا دانەی خوایە هەموو دەرد و بەڵاکانمان لەسەر لاوەی یا ڕەبی خوایە ئەرزانی و فەرەحیمان بۆ بنێری کانی و کارەجەکانمان بتەقێنی بارانی بە ڕەحمەتمان بۆ بنێری پەروەردگارە
بارانی بڕژێنی بەسەر دڵ و دەروونمانە بەسەر خاک وڵات و نیشتیمانمانە یا ربی خوای کوردستانمان ئاوادانتر کەی یا ربی خوای گیان کوردستانمان ئاوادان کەی ئەو قەیران و ناڕەعەتی و بەڵا و برسێتی ڕووی تێکردوین خوای لەسەرمانی هەڵگرە خوای ئەوەی زوڵممان لێکە ئەوەی ستەممان لێکە ئەوەی خیانەتمان لێکە ئەوەی خاک وڵات و نیشتیمانمان لە ناوەدا ئەوەی خاک وڵات و نیشتیمانمان ئەفرۆشێ ئەوەی کەوا وڵاتمان هەرزان فرۆشەکە یا ربی خوای دژ بە میلەتمانە دژ بە خاکمانە قوت و نانی میلەت ئەبڕێ ئەگەر شیاوی دادە خوای دادی ئەگەر شیاوی دادنە خوای عالیە سافی لە خوای تەفروت و نایکەی خوای لە کۆڵمانە کەیتەوە یا ربی خوای لێت ئەپارڕینەوە بە ئیسمی عەزەمی خۆت یا ربی خوای لێت ئەپارڕینەوە بە ئیمان و بمانژێنەوە بمان برنەوە زیندومان کەرەوە بە زەوی بە کەسەی داماوی تەسکی و تاریکی ناو گۆڕمانە بێتەوە زبانمان سابت کەی لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕا پەروەردگارە زبانمان سەریع و پاراو کەی لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕا پەروەردگارە پێغەمبەریان بناسینەوە بانگمان بکە و دەرمان نەکە لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیرات وەکو بەرق پەڕینەوە لەژێر سێبەری عەرشی خۆتا دامان بنێی پەروەردگارە لەسەر چیمەنەکانی بەهەشت لەسەر عەوزی کەوسەر لەگەڵ پێغەمبەر و یار و یاوەران و سالیحان و خواناسانە کۆمان کەیتەوە بە دەستی مبارەکی و پێغەمبەر نازار ئاوی کەوسەرمان بەیتێ یا ربی خوای ئەوانەی منداڵن یا منداڵی ساڵحیان بەرێ ئەوانەی هیان و ساڵنی خوا صالحیان کەی ئەوانەی کە هەیانە ونە و مەفقودە بە یەکیان شادکەیتەوە یا ربی خوای ئەوەی قەرزارە یارمەتی بە ڕزق و ڕۆزی حەڵاڵی بە قەرزەکانی باتەوە یا ربی خوای گیان نەدەپارڕێنەوە ئەوەی کێشە و گرفت و مەشاکیلی هەیە خوایە بە لوتفی خۆت کێشە و مەشاکیلی هەموو لە حەل و چارەسەر فەرموو یا ربی خوای گیان ئەوانەی کەوا نەخۆشن داوای دوعای خەیریان کردووە لە خەستەخانەکانن لە ماڵەکانمانن لە هەر کوێ هەن و داوای شیفایان کردووە خوایە شیفای عاجل و پەلە بۆ دڵ دەروون هەموو لایەکمان بنێری شیفای عاجل و پەلە بۆ نەخۆشی هەموو لایەکمان بنێری بۆ نەخۆشەکانی ماڵۆمان بنێری بۆ نەخۆشی خەستەخانەکانمان بنێری پەروەردگارە یا ربی خوا دەستمان بۆ لای تۆ بەرزکرێتەوە یا ربی تۆ خاوەنی ڕەحمی خاوەنی سۆز و بەزەید یا ربی خوا دوعاکانمان لێ قبوڵ کە آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين